الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أيها المؤمنون اتقوا الله حيثما كنتم. خوشک و برای ایماندارم، سلامی خوای گەورە لەسەر هەموو لایەکتان بێ. ئازیزان و خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی پیرۆز و مبارەکە، ئاینێکە بۆ ڕزگارکردنی بەشەریەت هاتووە لە هەموو خراپە و تاوان و فەسادیەک. ئاینی پیرۆزی ئیسلام مقدساتی زۆر تایە. ئەو مقدساتانەی ئەبێ ڕێزی لێ بگیرێت. ڕێزگرتن لە مقدساتی ئیسلام، لە شعاراتی ئیسلام، نیشانەی ئیمان و دین و تەقوایە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە باسی پیرۆزی کەعبەی پیرۆزە مەککە ئاماژە بەم ڕاستیانە ئەکا و قبوڵ ناکا هیچ کەسێک ئیلحاد و کوفر و زوڵمی تیا بڵاو کاتەوە. خوای گەورە ئەفەرمێت: إن الذين كفروا ويصدون عن سبيل الله والمسجد الحرام الذي جعلناه للناس سواء العاكف فيه والباد ومن يريد فيه بإلحاد بظلم نذقه من عذاب أليم. خوای تبارك وتعالى فرمێت ئەوانەی تاوانبارەکان کردیان بەرامبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ساڵی شەشەمی کۆچیە. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ساڵی شەشەمی کۆچیە بەرەو مەکە ئەڕوا بە نێتی عومرەوە، نەک بە نێتی جەنگ و شەڕ. بەڵام لە حودەیبیە پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا ڕائەگرن و خوای تەبارەک وتەعالە لەسەر پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا هاتە جواب. ئەفەرمێت: إن الذين كفروا، ئەو کافرانەی مەککە و ئەوانەی کە بەشدار بوون لەگەڵیان مەنعی پێغەمبەری خوا و ئەسحابی پێغەمبەریان کرد لە زیارەتی مەسجد الحەرام و عومرەی خۆیان لە کاتێکا ئێمە بەیتمان داناوە، مەسجد الحەراممان داناوە بۆ خەڵکی، چ خەڵکی شاری مەککە بێ یا غەیری شاری مەککە بە بە پیادەیی و بە هەر شێوازێک بێت زیارەتی ئەم شوێنە بکا و حەج و عومرەی تیا بکات. بەڵام ئەم کافرە مەلعونانە منعی پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوایان کرد. بۆیە خوا فەرمێ: ومن يريد فيه بإلحاد بظلم نذقه من عذاب أليم. هەر کەسێ بێوێت لەم ماڵی منە یا لە حەرەمی مەککەدا لە ئەرزی حەرامە ئیلحاد بکە، کوفر بکە، ئیلحاد بڵاوە پێ بکە، فەسادی بڵاوە پێ بکە، ستەمی تیا بکە، شیرک و کوفری تیا بڵاو کاتەوە، ئەوە خوای تەبارەک وتەعالە لێیان ناوەستێ و تووشی عەزابێکی زۆر توندیان نەکات. خوای گەورە سزایان نەدا لەسەر زوڵم و زۆریان، وەکو چۆن قوڕەیشی سزادا بەو تاوانە کردیان بەرامبەری پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا، بەو کوفر و شیرکەی بڵاویان نەکردەوە، بەو فەسادەی کەوا برەیان پێدا بە دروستکردنی بت لە بتخانەکانیان و لە ناو کەعبەی پیرۆزە ئیلحاد و زوڵم و ستەمیان نەکرد. خوا لە ناوی بردن کەعبەی لێ پاککردنەوە بوو بە دارولئیسلام و لە دارولکوفرەوە نەما. چۆن ئەو کاد و ساتەی کافرەکان حکمی بەیتیان نەکرد و زوڵم و ئیلحادیان تیا بڵاوە کردەوە تا خوای گەورە پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر پاکی کردەوە و سزای زۆر توندی دان و قیامەتیشان بەڕاستی جەهەنەمە و خوا تۆڵەی ئەو زوڵم و ستەمان لێسێنێتەوە. ئەوان لە دنیادا کوفر و شیرکیان کرد، خوای گەورە تۆڵەی ئەویان لێگەتەوە. ئەوان بەرەویان بە ئیلحاد و بە فەساددا خوای تەبارەک وتەعالە لە دنیا و لە قیامەتشا تۆڵەیان لێکاتەوە. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بەڕاستی ئەمانە شعاری ئیسلامن، مقدسات ئیسلامن. هەر کەسێک ڕێز و حورمەت بگرێ لەم شعیرانەی ئیسلام، لەم پیرۆزانەی ئیسلام، لعبادة إسلام
لماڵی پەروەردگار لە مزگەوتەکان لە ئەوانەی کەوا شیعار و سلوتی مسلمانانە خوا ئەفەرمێت ئەوانە ئەهلی تەقوان ئەوانە من ڕازیم لێیان مسلمانی تەواون. مەفهوم مخالفەکەی ئەوەیە هەر کەسێک تەعزیمی مقدساتی ئیسلام نەکا و بە پیرۆزی نەزانێ و ئیهانەی بکا فەساد و ئیلحادی تیا بڵاو کاتەوە زوڵم و ستەمی تیا بڵاو کاتەوە دڵنیابن زاڵم و ستەمکارە نەتیجە و عاقیبەتی زوڵم و ستەمیش تاریکی و بەدبەختی و نەکبەتیە لە دنیا و لە قیامەتە. ئەمڕۆ بەڕاستی مسلمانانی جیهان بە تێکڕا بەگشتی ئیمانداران ئەو وەزعی کەوا ئەمڕۆ لە وڵاتی بەحساب تەوحیدی مسلمانانە ئەکرێ و ئەگوزرێ دڵی هەموو مسلمانان ژانەکە بەو ئیهانەکردنەی بە ماڵی پەروەردگار بە قورئان بە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مفتیە بەتاڵەکانیان ئەوانەی کە عالمیان کافر کرد دنیایان کافر کرد لەگەڵ عەقیدە و بیر و باوەڕی خۆیانە نەبوون ئەمڕۆ بێدەنگن لە ئاستی ئەو هەموو زوڵم و ئیلحادەی کە لە وڵاتی سعوودا ئەکرێت کە کەعبەی پیرۆزیان دروست کردووە وەکو سینەمایەک ئافرەت سەمای تیاکە تەوافی بە چواردەوراکەن و هەروەها قورئانی پیرۆزیان کردووە بە گۆرانی و بەڕاب گاڵتە بە قورئانەکەن. واللهی ئەمە ئەگەر لە وڵاتێکی تری غەیری سعوودا بکرایە ئەمڕۆ مفتیەکانی ئەوان تەکفیری ئەو وڵاتیانە کرد و فتوای قەتڵ و عام و ئەنفال و ناوبردیانەدان. ئەگەر لە کوردستانە بکرایەوە لە ناو میلەتی کووردا بکرایە ئەیانوت ئەها کاتی خۆی مە فتوای ئەنفالی کوردماندا فتواکەمان چاک بوو ئەها میلەتی کورد چێکن بە کەعبە ئەها چۆن قورئانیان کردەوە بە ڕاب ئەها چۆن ئیهانە بە قورئان و بە دینەکەن کاتی خۆی بە فتوای سعوودی و کۆیتی و وڵاتانی عەرەبیە میلەتە ئەنفال کرا. هەموو لایەکمانم ڕاستی واقعە زانین هاتن مکەبەری مزگەوتەکانیمان داگرت ئەوانە با بڵێن میلەتی کورد مسلمان نییە ئیماندار نییە میلەتی کورد ئەمانە قابلی قەتڵ و عام تەدمیر و ژیانیان کەی لە ناویان بەری هەر وەچەو من ناوژانەیەڵێ بۆی ئەنفالیان کردی بە فتوای سعوودی ئەو مفتیە لاروێرانەیان ئەو مفتیە مفتخۆرانەیان کە ئەمڕۆ لە وڵاتەکەیان ئەم فەسادەیە کرێ گاڵتە بە کەعبەیە کرێ کراوە بە سینەما ئافرەتی بەرەڵاد و لە ڕووی جەنابتان ئافرەتە ڕوتوقوتەکانی جیهان گۆرانی بێژەکانی جیهان سەمای تیاکەن تەوافی تیاکەن گاڵتەی پێکەن سوورەتی قەمەر سوورەتی وەنەجم کراوە بەڕاب شەیتان پەرستەکان بەژنی شەیتان پەرستیەوە گاڵتە بەندی ناکەن. ئەمەی کە ئەگۆزرێ لە وڵاتە ئازاری دڵی هەموو مسلمانانەدا بۆیە لە ئێستا مسلمانانی جیهان بە تایبەت زۆرێک لە عولەمای جیهان هاتوونە سەرخەت پەیامی زۆر توندیانەیە لەسەر ئەمەی کەوا ئەمڕۆ بن سەلمان و ئالی سەلول و ئالی شەیخ و وهابیەکان لە ناو سعوودا ئەیکەن و ئیهانە بەم دینەی پێغەمبەری خواکەن ئیهانە بەم قورئانەکەن وەک ئەرزم کردن ئەگەر لە ناو میلەتێک ترا بکرایە ئەمڕۆ ئەوان تەکفیریانەکردن و فتوای حەڵاڵی خوێنم ماڵانەدانە ئافرەتی ڕوتیان هێنا و گۆرانی ئێژێت و تەواو بە چواردەوری کەعبەکەی خۆیان ناکا و ئیستیزایە بە کەعبە. ئەمە ئەگەر لە میلەتێک ترا بکرایە بەم شێوازە بەڕاستی فتوای کوشتنی ئەو میلەتیانەدا بە تایبەت میلەتی کوردی ئێمە کە ئەنواع شتیان بۆ دروستکردین داعیشان بۆ دروستکردین ئەنساریان بۆ دروستکردین چەندها درۆ دەلەسەیان بۆ دروستکردین ئەم میلەتە کافرە ئەم میلەتە حەقی کوشتنێتی بەڵام ئەمڕۆ کێ حەقی کوشتنێتی کێ حەقی ناوبردنێتی ئەوانەی کە ئەمڕۆ لە ناو وڵاتی تەوحیدی خۆیانە بە حسابی خۆیان کردویانەوە فەسادخانە ئەوانە و دەستە و دائیرەی ئەوانە حەقی قەتڵ و عام و کوشتن و لە ناوبردنیانە چونکە ئیلحاد و زوڵم لە ناو مەککە لە ناو مەدینە لە ناو ئەرزی حرامە لە وڵاتی تەوحیدە بڵاوەکەنەوە و مفتیەکانی بێدەنگن یەکەم جارە بێ مفتیەکان من بپەڕێنن ئەوسا بەڕاستی ڕئیسی ئەو وڵاتە و چواردەوری ئەو ئەوانەی کە معین و هاوکاری ئەو بەزمە فەسادن لە وڵاتە نەک میلەتانی تر حەقی کوشتن بن میلەتانی تر بەرەیان بەدیندا میلەتانی تر بایەخیان بەدیندا ئەم میلەتی کوردی ئێمە بە تایبەتی ئەوەندەی بەڕاستی پیاوی بۆ ئیسلام پێگەیان لە ناو ئیسلامە بەڕاستی چەندین مجاهید و عالم و زانا و خواناسی هەیە میلەتانی تر بەو شێوازە نەبووە
هەر ئەوان بوون کە ئەمڕۆ فەسادیەکەن فتوای قەتڵ و ئامی ئێمەیاندا. بۆیە بەڕاستی عولەما و زانایانی جیهان بە گشتی ئیستینکاری ئەم هەموو فەسادەی ئەکا کە ئەمڕۆ لەناو سعود و لەناو وڵاتی تەوحیدا ئەکرێ بە تایبەت ئەو گاڵتەکردنە بە قورئانی پیرۆز و هەروەها بە کەعبەی ماڵی پەروەردگار کە جێگەی حەجی مسلمانانە و جێگەی عیبادەتی مسلمانانە. ئازیزان و خۆشەویستان، بەڵام حەز دەکەم ئەمە دوو موعجیزەی پێغەمبەری خوا ڕاگەێنم لەگەڵ دوو نیشانەی ئاخر زەمانە. ئەمانە ئەبێ ڕوو بدا، ئەمانە ئەبێ واقع بێتە جێ، چونکە پێغەمبەری خوا ئاماژەی پێ کردووە. خوا بۆ پێغەمبەرە فەرمێت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ئەو پێغەمبەرە نازدارە قسە لە خۆیەوە ناکە، هەموو فەرمایشتەکانی وحیە، خوای گەورە پشتیوانەتی. ئەم پێغەمبەرە نازدارە ئاماژەی بەم واقعەی ئەمڕۆی وڵاتی تەوحید کردووە. ئەمە دوو نیشانەیە کە ڕووی داوە لەوەیە: گاڵتەکردن بە کەعبە و بڵاوکردنەوەی فەساد و دانانی بتەکانی هوبەل و لات و عوزا و باقی بتەکانی تر، دروستکردنی کەعبەیەک وەک کەعبە. ئەمە نیشانەی ئاخر زەمانە. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت لەبارەی ذی خەلەسە شوێنێک بوو لەناو کەعبە، لەناو مەکە و لەناو هۆزەکانی دریشە. هەموو ماڵێک یا هەموو هۆزێک کەعبەیەکی خۆی هەبووە، بتی تیاداناوە، بتەکانی پەرستووە. ذی خەلەسە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: لا تقوم الساعة حتى تضطرب آليات نساء دوس على ذي الخلصة. پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم: قیامەت هەڵناسێ و دنیا کۆتایی پێ نایەت حتا ژنانی دەوس بە دەوری کەعبەی ذی خەلەسە، ئەو شوێنەی کە وەکو بەیتە دروست یەکەن و بتەکانی تیادانێن، ژنانی دەوس بە چواردەوری ذی خەلەسە نەسوڕێنەوە و تەواف نەکەن و حتا ذی خەلەسە دروست نەکرێتەوە. قیامەت هەڵناسێ ئەو شوێنەی کەوا بتەکانی خۆیانی تیادانێن. لا تقوم الساعة لعجزتها في غمر خوافنا لا تقوم الساعة حتى تدافع مناكب نساء بني عامر على ذي الخلصة. قيامت الناسيو دنياك وتاينايا حتى جنان بني عامر شان بشان نكل نقل بياوانا لا طوافي ذي خلصة ككعبيك بتي تايا كخوان دروس يكن كأمره أو ذي خلصة دروس كراوة هبلو لا تعزاجي تا دروس كراوة. هل لنا بلاد التوحيد مفتي كاني بيدن كيتر هر أو مفتيانا هر أو آل الشيخاء هر أو وهابيانا عالمي كان تكفير كردو فتوى كشني عالمي كان دا أمر لآستي ولي خمرو خائن الحرمين الشريفين بيدن وسريان داخستوه. أول شان كقصي كردبت جيراو لسجنا هيانا عالمي أنتيا زانا أنتيا قصي كردوه أو تشندين سالة لسجنا لسر أو هم فسادي كوالا ولاتا بلاو بيتوا كولاد توحيده. أما معجزة بيغمري خوايا ونشاني آخر زمان ومعلومات مولا يكمان بيغمري خوايا ما شيء بيكردوه. لا تقوم الساعة حتى تعبد اللات والعزى. بيغمري خوايا قيامة الناصية حتى جارتر لم أرزي حرم دا لا تعزى نبر سريتوا وخانوي ودروس نكرت أمر خانوشي ودروس كراوة لا تعزى دروس كراوة توا برس نكيش شيء كتوبة شو درب سوري توا لنا كعبة لنا سوار ديوار دانو كعبة خلقي زور بتعبير آفرتان شان بشانا كان طوافيا كان أما برستنا بيتت شي برستنا أو كابراء الرب زيارة قبرك الله أول مشرك زيارة قبرك بلام أما طوافي كعبك بحساب إخوان كعبة درسان كردوها لا تعزاجي تيايا أما الشرك نية أما كفر نية أما تاوان نية. عزيزان خوش ويستان دين إسلام لخلط يقدا منهج برنامج خلطيان تيقدا والله تانا ويران كرت باقي دو بيرباوري خوان بلام أمره والله تكي خوان توشي وفساد بوا تبي دنقن لآستيا كأمره فسادي بتبرسيو قورانيو برلايك همولايك من لا أمره توريكو ملاياتيه
تەلەڤیزیۆنەکانە تیڤیەکانە ئەبیسین و ئەبینین کە چی ئەکرێ لە وڵاتە و چی کراوە لە وڵاتە و ئەمڕۆ مفتیەکانیان بێدەنگن لێی. ئەمە گەورەترین تاوانە و هەروە نیشانەی آخر زمانە معجزەی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم. و حتى پێغەمبەری خوا لە فەرمایشترا فەرمێت شەو ڕۆژ کۆتایی نایە حتا لات عوزا نەپەرسرێتەوە. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی باشە خوای گەورە ئەم ئاەتەیدا نەبەزاندووە هو الذي أرسل رسوله بالهدى بەڵێ ئەم ئاەتەیدا بەزاندووە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بەڵام ئەمە نیشانەی آخر زمانە سيكون من ذلك ما شاء الله پێغەمبەری خوا فەرمی ئەمە یەک ئەمانە ڕوئەدا مسلمانان دینی تەوحید بڵاو بووە مشریک و کافر نامێنێ بەڵام دیسانەوە دروست ئەبێتەوە. حتا پێغەمبەری خوا فەرمێت بایەک دێ هەر کەسێک مسقالە زەڕە ئیمان لە قەلبیا بێ ئەو با لە ناوێدا و ئەمرێت ئینجا ئیتر وڵات فەساد ئەبێ خراپ ئەبێ ئینجا خوای گەورە عەزابی توندیان لێگرێ و ئەوانیش بە یەکجایی لەناو ئەبا. ئەمە پێغەمبەری خوا فەرمی چونکە لە وەڵامی و سەحابانە دیان قوربان ئەمەی تۆ فەرمی لات عوزا پەرسرێتەوە بۆ ئەم ئاەتە دانەبەزیوە پێغەمبەر نهاتەوە بۆیان پێغەمبەری خوا فەرمی بەڵێ بەڵام وەزعەکە ئاوای لێتێتەوە. ئەمە پێغەمبەریان ئەمەی فەرموو. ئازیزان و خۆشەویستان ئەمە معجزەیەکی پێغەمبەری خوایە و علامەتی ساعە و نیشانی ساعەیە ئەمڕۆ ڕوویدا و هاتۆ دەدی. یەکێتر لە علامەتی ساعە کە ئەمڕۆ ڕوویدا و بە چاوی خۆمان دەبینین ئەو گاڵتەکردنەیە بە قورئان و کە کردنە قورئانە بەڕاب قورئانکەی بەڕاب و گۆرانی پێ بڵێ. ئەمەش نیشانەی آخر زمانە پێغەمبەری خوا فەرمێت قیامەت هەڵناسێت تا قورئان نەکرێ بە گۆرانی یا تەغەنی بە قورئان نەکرێ. طبعا علەمان لە تەفسیرم حديثا زوران فرموا وأن يتغنى القرآن مزامل يقدمون أحدهم ليس بأقرأهم ولا بأفضلهم إلا ليغنيهم غناء. پیغمبری خوا فرمید قیامت الناسیه حتی که قرآن بدم و بآواز و بشوازك نخوين ريتوا جاري واهيا أو كسهيش قراءة قرآن نية قرآن غير روانية بغلط يخوينتوا بس توزي الدنجي بشوازك أو نوعك ليكا اتق أقرأ نية قارئكي باش نية باشترين نية چونك قرآني بي أليت أما أخنا بيشوي كان بإمام بيشوي خوانو اتر خويشانو خلقي قبراكن أما لكاتك بيغمبري خوا بو كسانك كإمامته نجي بيبكا قرآن كابا قراني أي أجر أوانيك أي كان برابو شيطان برستك جيبيليو جلي شيطاني لبرابيو لولاد التوحيد أبيو بكري بقوراني وقاطع جي بيبكا أما براسي أولاتر مستحق عذابي بروردگارا أولاتر أما نشاني قيامته كبيغمبري خوا فرميتي صلى الله عليه وسلم آيزان خوشويستان سلوچ زور کەسێک بڵێ ئەی باشە ئێمە پەیوەندی بە ئێمەوە چییە لە وڵاتان فەسادە بڵاو بێتەوە عەلاقەی بە ئێمەوە چییە؟ ئێمە مسلمانین ئێمە ئیماندارین کەعبە قیبلەمانە قورئان ئیماممانە ئیهانەی پێکراوە ئیزای پێکراوە چۆن لەم کوردستانە ئەگەر ئیهانە بە قورئان بکرێ خەتیبەکان هەموویانە دەنگ لەبەرەوەی ئیهانە بە قورئان کراوە ئەگەر لە وڵاتێکە ئیهانە بە قورئان بکرێت هەموویەتە دەنگ ئەمڕۆ خراپتر لەبەر خاتەوەی لە وڵاتی تەوحیدە لناو مسلمانان وإيمان دارانا قالت بقرآن كراوة لناو مسلمانانا قالت بكعبة كراوة لولاتي سعودة كبايتخي بحساب إسلام وتوحيدة لوي قالت بكعبة كراوة وهي بيوست مسلمانانا قادار من إيمان دارنا قادار من أمانا نشاني آخر زمانا أو عنيك أمره ولاته بن بريوة أو مفتيانش كلوين أو عقيدة وبيرو باورا كان ترويجي بيدا بولاتان جبلان كرتو عالمي أن توشي مراسي شكو قمان ونارعتي كردو خلطيان لعقيدة وبيرو باوري راستي دروستي ولاتي خوان لا داوة بونا دفيت نبو ولاتان إسلاميش أمرو أمانا أبي أقاداريان بين أمانا دستي سي ماسونيتو قاورو زولكن بولنا وبردني إسلام ومسلمانان وإيمان داران مسلمانان وإيمان داران فايواندي زوري بأيما وهي وهروها وكو آماشن بيكر أما أقل لولاتي كتير مسلمان أبوها هر أوانو شوار دورة كانيان تكفيري أولاتانا كر بلام أما لولاتي سعود الرويداوة بيويس لولاتاني تري إسلام ليش دي علماء وزاناني ولاتاني إسلام هالصن بتكفير كردني أوانو لنا وبردني أوانو أمبيرو باورة صوتيك أوان بانغي بيكن كبير باوري ماسونيتا كلولاتي مسلمان أنا بلا بيتوا بيويس مسلماناني جيهان بين سرخت
هەرچەند زۆریشان هاتوونە سەرقەت و بەیانی زۆر توندیان نووسیوە لە بەرامبەر بن سەلمان و مفتیەکانیش و ئالی سعودیش کە ئەمی هانە بە کەعبە و ماڵی پەروەردگار ئەکرێت. ئازیزان و خۆشەویستان، لە کۆتایە داواکاری نەخوای گەورە لە گوناو و تاوانی هەموو خۆش بێ. خوایە عاقبەتمان بەخێر بگەڕی. خوایە لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت. خوایە حیا و ناموس و شەرەفمان پارێزا بکەی، دینمان پارێزا بکەی، دینمان سەلامەت کەی. خوایە ئەمەی کەوا ئەمڕۆ ئەکرێت لە وڵاتی مسلمانانە بەناو ئیسلام و بەناو دینەوە، گاتە بە ماڵەکەی تۆ ئەکرێ، بە کەلامەکەی تۆ ئەکرێ، بە پێغەمبەرەکەی تۆ ئەکرێ. یا ربی خوایە لێ دەپاڕێنەوە ئەم ئیهانە قبوڵ نەکەی لەو دەست و دائیرەی کە ئەمڕۆ وڵاتی تەوحید دەبن بەڕێوە بە حسابی خۆیان. خوایە تەفروتونان کەی. خوایە ئەو وعد و پەیمانی تۆ ڕاستە، ئەوەی کەوا هەڵچێ بە ئیلحاد، هەڵچێ بە زوڵم بەستەم لەو وڵاتەدا لەناو کەعبەدا لە وڵاتی مسلمانانە لێی قبوڵ ناکەی، عەزابی توندی بۆ نێری. خوایە عەزابی توندی خوتیانی بۆ بنێری. خوایە ئەوانە پشتیوانی گاور و جوولەکەن بۆ ناوبردنی مسلمانان. هەموو لایەکمان ئەزانین پەروەردگارە ئاگاداری تۆ کە چۆن قەتڵ و عامی وڵاتی مسلمانان ئەکرێ، غەزە و فەلەستین، سین و بۆرما، کشمیر دەنگیان لێوە نایە بە پارەی ئەوان و بە نەوتی ئەوان. تۆ بۆ تارە ئەوان بە قووەت ئەکرێ وڵاتی مسلمانی پێوێران ئەکرێت. خوایە ئەم زوڵمە لەو زاڵمانە قبوڵ نەکەی. خوایە لە دەپاڕێنەوە ئەم ستەمە لەو ستەمکارانەی کە ئیهانەوە ماڵەکەی تۆگەن قبوڵ نەکەی. خوایە ئاگاداریت کە کاتی خۆی چۆن ئەم میلەتان ئەنفار کرد بە درۆ درۆیان بۆ دروستکردنەوە کافرین مسلمان نین. خوایە ئەو زوڵمەی کە لە ئێمەیان کرد لەم میلەتەیان کرد، خوایە بەسەر خۆیان ئابێنیتەوە. خوایە خۆیانە ناوبەری، خوایە جەرگیان سووتێنی، خوایە ماڵ و منداڵان وێران کەی کە وایان کرد لەم میلەتی کوردە بەناو دینەوە کە بە حساب ئەم میلەتە مسلمان نییە. ئەم میلەتە مسلمانە، ئەم میلەتە ئیماندارە، ئەم میلەتە خاوەنی چەندین مجاهید و زانا و عالم و ئەدیب و خواناسە کە ئەمڕۆ ئەوان بە کافری ئەزانن. هەر ئەو عالم و زانانی ئێمە بوون ئەم ئیسلامیان گەیاندە شەرق و غەرب و ئەوانی ئەوە ئەمڕۆ خەریکی ئیفساد و تاوان و گوناه و ئیفسادی عەقیدە و ئەخلاقی مسلمانانن لە وڵاتانە، لە وڵاتی خۆشانە. خوایە لیان قبوڵ نەکەی. خوایە تەفروتونیان کەی. یا ربی خوایە ئەوەی دۆستی دینمانە، دۆستی وڵاتمانە، دۆستی نیشتیمانمانە خوایە بەرقراری کەی. ئەوەی دوژمنی دینمانە، دوژمنی خاک وڵات و نیشتیمانمانە، ئەوەی ئەم وڵاتە بەرەو ئیفسادا بە، ئەم وڵاتە خراپەکە، ئەم وڵاتە تووشی تاوان و گوناهەکە. خوایە ئەگەر شیاوی دایەتەی دایدەی، ئەگەر شیاوی دایەت خوایە تەفروتونای عالیەها سافلەها. خوایە ژێرە و ژووریکەی خۆی و جێش و جاش و ئەعوان و کلکانیشان. خوایە لە دەپاڕێنەوە شیفای نەخۆشەکانمان بێ، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگەڕی، هیدایەتی گەنجەکانمان بێ، ئەمن و ئەمانی وڵاتەمان پارێزا بکەی. ئەوەی کەوا ئەمن و ئەمانی وڵاتە ڕاگرێ خوایە پارێزراوی کەی. ئەوەی کەوا ئەمن و ئەمانی وڵاتە تێکەدا خوایە لێی تێکدەی. یا ربی خوایە ئەوەی نان و قوتی میلەتە بڕێ، خوایە نان و قوتی ببڕی. خوایە ئەوەی کەوا بەزەی بە میلەتە ناتە، خوایە بەزەی پێیانێتەوە. خوایە تەفروتوناکەی کۆڵبانی کەیتەوە. خوایە دادی گەنجەکانمان بێ، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگەڕی. یا ربی خوایە ئەوانەی داوا دوعای خەیریان لێ کردوین ئەگەر نەخۆشیانەیە خوایە شیفای عاجز و پەلان بۆ بنێرە، گرفتیانە کێشیانە فەقیر نەژان خوایە دەرگای خێر و خۆش و ڕەحمەتیان لێ بکەرەوە. خوایە ئەوانەی کەوا منداڵیان منداڵی ساڵحیان بەرێ، ئەوانەی هیان و ساڵحی خوایە بۆیان ساڵحکەی. خوایە مناڵی مولایەکمان ساڵحکەی. خوایە بە ئیمان ومان شێنە، بە ئیمانمان بێنە، بە ئیمان و زندومان کەرەوە. یا ربی خوایە لێ دەپاڕێنەوە وعدی خۆتە، وعدی تۆ ڕاستە. إنك لا تخلف الميعاد. خوای پەروەردگار دەپاڕێنەوە مقدساتی ئیسلام، شعیرەی ئیسلام پارێزاوکەی. یا ربی خوایە گیان پارێزاویکەی. یا ربی خوایە بلادی تەوحید و وڵاتی مسلمانان لە دەستی گاور و جوولەکە و کافرەکان پاکەرەوە پەروەردگارە. لێ دەپاڕێنەوە بە تایبەت کەعبە و مەدینەی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەستی ئەو زاڵ مستەمکارانە پاکەرەوە. خوایە لێ دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت ئەوانەی خدمەت بە شریعەتی تۆکەن، بە ماڵەکانی تۆکەن، بە مزگەوتەکانەکەن، مقدساتی تۆ پارێزن. بە تایبەت ئەم مزگەوتی ئەمە ئەوەی خزمەتی پێ کردووە لە بەردی بناغەوە تا ڕۆژی قیامەت. خوایە ڕەحمەت و بەرەکەتی خۆت بژێن بەسەریا. خوایە بیکە کەچی نەجاتی شیفای نەخۆشی خۆی و ماڵ و منداڵی. خوایە لێ دەپاڕێنەوە مایە عیزەتی هەموو لایەکمان. یا ربی خوایە کەشتی نەجاتی بێ بۆ هەموو لایەکمان. نەخۆشێک لە گەڕەکایە و داوای دوعای خێری لێ کردوین و زۆر ناڕەحەتە هەموو لایەکمان دوعای بۆکەین.
وشیفای ئاژۆ پەلەی بۆ بنێرە زەلیلی سەر جێگای مەکە شیفای ئەوی و تەواوی نەخۆشی خەستەخانەکانمان بین آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.